بەداخەوانێک کە ئێستا ئێمە لە سەدەی 21 تا ئێستا ژن وەکو توێژێک چۆن فەرامۆشەکرێ لەناو کۆمەلگایە کە ژن لە بنیادی سەرەکی هەیکەلیەتی کۆمەلگایە بەشداری ئەکات بەڵام ئێشتا کە ژن خۆی بە کەمینە ئەبینێت دەبێت وەکو کەمینەیەک داوای مافی خۆی بکات. بەداخەوە لە ساڵی 92وانێ لە یەکەم ئەزمموی پەرلەمانی کوردستانەوانێ یەکێک لە پەیامەکانی هەردوو حیزبی سەرەکی کە لە دەوڵەتداری هەرێمی کوردستانە بەشداریانە کرد یەکێک لە پەیامەکانیان ئەوە بوو کە ئەولەویەت یا پێشەنگی بۆ بەشداریکردنی ژنە بەڵام دواتر کە چوینە جێبەجێکردنەوانێ لەسەر ئەرزی واقع ئەمە تەرجەمە نەکرا لە پۆست و لە دابەشکردنی ئەو پێگانی کە لەناو خودی حیزبەکانە هەیە و هەروەها لەناو پەرلەمان و لەناو پۆستە حکوومیەکانیشە هەیە. لە تەجروبەی دووهەما کە 2005 بوو خولی دووهەمی پەرلەمان جارێکی تر ئەمە کۆمەڵێک حیزبی تریش کە بەشداری پەرلەمانیان کرد ئەمە بەشێک بوو لە پەیامیان بەڵام واقعاً لە ئەرزی واقع ئەمە نەبینرایەوە. لە خولی سێهەما بە هەمان شێوە تەنها با بڵێن ئەو حیزبانی تریش کە بەشداریان کرد کە نەفەسێکی معارەزەیان هەبوو ئەوانش بە هەمان شێوە باسی ئەوان کە پێویستە پێگەی ژن بەرفراوانتر بێ و زۆرتر بخرێتە موقعی قەرارەوانێ و بتوانێت بڕیار لەدەست بێ. ملێتانی نەشارمەوانێ ئێستاش لە هەر یەکێک لە حیزبەکانی کوردستانە تۆ بتوانی بتەوێت ڕێچکەی سیاسی خۆت ئاوەدان کەیت دەبێت سەر بە یەکێک لە کوتلەی پیاوەکان بیت. یعنی من زۆر ئەمە بە سەراحەت ئەڵێم و داتامان لە بەردەستایە کە ئێمە ئەمانگەیەنێتە ئەم ئەنجامە لەبەر ئەوە ژن زۆر جارە بۆتە پاشکۆی باڵباڵێنەی پیاو لە ناو سیاسەتە. ئەم پاشکۆیی بوونەی ژن وای کردووە کە جۆت لە چەمکی سیاست ئەبێ بۆ ژیانی ژن دەست بەجێ شتێکت بیرەکەوێتەوانێت کە ئەمە بریتێ لە تەبعیەت بە زمانە عەرەبیەکە واتە پاشکۆیی بەڵام بۆ پیاو کە ئەڵێ سیاست ئەکا هەستەکەی جۆرێک لە بڕوابوون بەخۆیەتی جۆرێک لە سەربەخۆییە و جۆرێک لە متمانەیە و پێگەیەکی بەهێزی هەیە لەناو کۆمەلگایە. هەمیشە لە دوای سیاسەتی ژن ئەگەڕێت پیاوان ئەگەڕێن بزانن ژن سەر بە چ باڵێکە سەر بە چ کوتلەیەکە چونکە وەکو وتم زۆر زەحمەتە بتوانێت ژن پێگەیەک بۆ خۆی دابنێت کە بە سەربەخۆیی بتوانێت تعبیر لە توانای خۆی بکات چونکە ژنی پێشەنگتر نییە کە بتوانێت پشتیوانی ئەو بکە. یعنی ئێمە لێرە ڕوبەڕووی کۆمەڵێک گرفت بووینەتەوە. ئایا ژن کە ئەچێتە پێگەیەکی سیاسی وەرەگرێ موقعێکی قەرار وەرئەگرێ ئایا ئەتوانێت پرسی ژنی خۆی بەرێ لەگەڵ خۆیە دیفاع لە قەزیەکەی خۆی بکە یا کە ئەگاتە پێگەیەکی سیاسی قەزیە سیاسیەکە ئەبێ بە ئەولەویەت لە ژیانی خۆیە و قەزیەی ژنان و پرسی ژن ئەبێ بە قەزیی دووهەم. دوو ئایا ئەو ژنەی کە بەهۆی قەزیەیەکی ڕەگەزیەوانێ وەکو ڕەگەزی ژن ئەچێتە پێگەیەکی سیاسی ئایا ئەتوانێت بە بەردەوامی دیفاع لە پرس و قەزی ژن بکات و نەیکاتە قوربانی قەزی سیاسی. زۆرێک نموزەجمان هەیە لە ژن کە ئەوەندەی هەڵگری پەیامێک بووە وەکو چالاکوانێکی ژن بەس هێندەکە خۆی گەشتۆتە پێگەیەکی سیاسی و موقعێکی بڕیاردانی پێدراوە سیرێکی بە تەواوەتی قەزی ژن فەرامۆشەکە. و ئایا مۆدێلێکی تر ئەکرێت لە هەرێمی کوردستانە دروست بوو بێت و پێویستی بە خوێندنەوە بێ و لەسەری بوەستین کە ژنێکە ئەتوانێت لە هەمان کاتە نوێنەرایەتێکی سیاسی بەهێزیش بکە لە هەمان کاتە هەڵگری قەزێکی خۆشی بێ کە قەزی ژنە. ئێمە کۆمەڵێک شت هەیە لە هەرێمی کوردستانە بەڕاستی کە پێویستمان پێی ببووی کە ژن ڕزگار بکات. یەکێک لەو شتانەی کە زۆربەی ڕێکخراوەکانی ژنان چالاکوانانی ژنان دژین من لێرە زۆر بەڕاشکاوانە بە ضروری ئەزانم ئەویش مەسەلەی سیستەمی کۆتایە. تاوەکو ساڵی 2005 لەبەرەوەی لە عێراقا شتێک نەبوو پێی بوترێ سیستەمی کۆتا. سیستەمی کۆتا واتە نیزامی پشک واتە ئەو سیستەمەی کە پشکێک ئەدا بە ژن کە مافی ئەوەی دایەتێکە بەشداری بکات لە ڕێگای قانونەوانێ مافەکەی بۆ دەستەبەرەکە بۆی ڕێکەخات نەک لە ڕێگای بڵێن جۆرێک لە مەزاجی پیاوانی سەرکردا لە حیزبەکانە. بە بڕوای من زۆرێک لە ژنان دژی ئەمەن لەبەرەوەی کۆمەڵێک چەمکی باو هەیە کە ئەڵێن ژن تەمەڵ ئەکات ژن وای لێ ئەکات سیستەمی کۆتا کە بڕوای بەخۆی نەبێت
و بپارێتەوانێت جۆرێک لە بەزەی و پاڕانەوەی تایە لە سیستەمی سیاسی و لە سیستەمی پەرلەمانی پێڵی بێ زەحمە لە ڕێگەی یاساوە ڕێگا بە من بدا ئەمانە هەمووی وە پرسیاری تریشەیە کە خەڵک دژێتی بە بڕوای من بۆ تەجروبەی کوردستان و ئەو وڵاتانی کە پایەکانی دیموکراسیەتیایە پایەکی بەهێز نییە ئازادیەکان ئێشتا لەسەر پێی خۆی نەوەستاوە و ژن ناتوانێت بەڕاشکاوانە گزارش لە سەربەستەکانی خۆی بکە بە بڕوای من و پیشەی سیاسەتیش بۆ بە پیشەیەکی باو بۆ پیاو واتە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە تەماشاکەی پیشەی سیاست بۆتە پیشەیە کە دابش کراوە بۆ پیاو یعنی جلێکە دووراوە بە بەرگی پیاوە ژن زۆر زەحمەتە کە داوای مافی خۆی بکە لەم چوارچێوەیە یعنی ئەوە یەکێکە لە بناماکانی من کە یەکێکم لەو ژنانەی دیفاعەکەم لە هەندێک تەجروبەی وڵاتە بۆ چەند ساڵێک کە ئەکرێت سەقفەکەی تەحدید بکرێت دواتە زەمەنەکەی تەحدید بکرێت سیستەمی کۆتا بۆ بەشداریکردنی ژن لە پرۆسی سیاسیە پرسێکی گرنگە و بە بڕوای من پێویستە پرسی ژن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە باشووری کوردستان بە دیاریکراوی وابەستە بێت بە سیستەمی کۆتاوە چونکە تاکە زەمانەتە بۆ ئەوەی کە ژن بتوانێت بەشداری پێ بکرێت بۆ ئەوەی کە تاکە زەمانەتە هەڵبەتە زۆر داتا هەیە ئەگەر ئێمە سێری مێژووی من بە تەنها لێرەیە لە بەروی دەرفەتەکە کەمە تەجروبەی سێ حیزبم لە هەرێمی کوردستانە بە نمونە هێناوەتەوانێ کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانم وەرگرتووە بۆ پێوی کە ئەمان لە ئێستا لە ساحەی پەرلەمانیە زۆرترین کورسی نوێنەرایەتی کردنیان هەیە لە مەیدانی پەرلەمانە مانای نییە ئەمان بە تەنها کاریگەر بن لەسەر کۆمەڵگا بەڵکو حیزب هەیە زۆر تەمەنی درێژترە و خاوەنی شۆڕشی زۆرترە و ژنیشتیایە خەباتی کردووە بەڵام وەکو بە بەڕێستانم وت قیاسەکەی من نوێنەرایەتی کردنە لەناو پەرلەمانە ئەگەر تەماشایەک بکەین پارتی دیموکراتی کوردستان وەکو پارتێکی بڵین کە مێژوویەکی دوور و درێژی هەیە لە ناو هەرێمی کوردستانە لە 16 ئۆغوستۆسی 1946 وانەی ئەم حیزبە دروست بووە بەڵام ئەگەر سەیری منسەبەکان بکەی لە ناو حیزبە دەبینین سەرۆکی حیزب لە سەرەتای دروستبوونیەوە لە 46 وانێ تاوەکو ئەمڕۆمان لە 100 پیاوە جێگیری سەرۆک لە ڕۆژی دروستبوونیەوە تا ئێستا بۆ تەمەنی حیزبەکە پیاوە مەکتەبی سیاسیان لە 100 ژنە مەکتەبی سەرکردایەتیان لە 197 پیاوە ڕێژەی بەشداریکردنی ژن لە کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستانە لە ئەخیر کۆنگرەیە لە 188 پیاو بووە تەنها لە 190 کۆنگرەکە ژنتیایە بەشداری کردووە حزبی دووهەم ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە 1975 و بەدواوانێ ئەم حزبە دروست بووە لە 111 بەڵێ لە 111 یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 1975 وانێ کە تەسیس بووە ئەمیش لە سەرەتای دروستبوونیەوانێ لە 100 پیاوە نائیبی ڕئیسی بڵێن جێگری سەرۆکی بە هەمان شێوە لە 100 پیاوە مەکتەبی سیاسی لە 199 ئەوە تەنها یەک بەڕێسەیە کە بەشدارە مەکتەبی سەرکردایەتەکەی لە 184 پیاوە نسبەی 81 ببوورە ڕێژەی بەشداریکردنی ژنان لە کۆنگری یەکێتیە لە 180 پیاو بووە لە 120 ژنان بەشدار بوون ئەگەر باز لە بزوتنەوەی گۆڕان بکەین وەکو بزوتنەوەی کە لە بڵین لە 2009 وانێ بە شێوەیەکی ڕسمی وەکو حزب خۆی نواندووە و کاری سیاسی کردووە ڕێکخەری گشتەکەی لە 2009 وانێ تا ئێستاوە ئاشکرایە کە پیاوە بە هەمان شێوە جێگری نییە سیستەمی جێگری نییە دوو سیستەم هەیە یەکێکیان کە مەجلیسی حرەکەی جڤاتی نیشتیمانیەکەیەتی لە 175.90 پیاوە لەگەڵ جڤاتی گشتیەکەی کە تازە تەشکیل کراوە جڤاتی نیشتیمانی هەیە لەگەڵ جڤاتی گشتیەکەی ئەو لە 177.10 پیاوە بە هەمان شێوە مؤتەمەرەکەشی لە 192
پیاوتیای بەشداری کردووە. یعنی ئەگەر سیرێکی شێوەیەکی گشتی دۆخی حیزبەکانی باشووری کوردستان بکەیت لە بانگەشەی ئینتیخاباتە پەیامیان بۆ ژن چۆنە، چەند لاپەڕە لە پلاتفۆرمەکانیان بۆ پرسی ژن تەرخانەکەن، چەندێک بە زمانێکی ڕاقی و بە قاتێکی جوانەوە لەسەر تەلەڤیزیۆن و کەناڵە ئاسمانیەکان باز لە ژنەکەن، لە مؤتەمەرەکانیانە چەند باز لە پایەکانی دیموکراسیە دەکرێ. ئێمە باز لە واقعەکەکەین کە ئەم واقعە لە ئێستایە لە ساڵحی بەشداریکردنی ژن نییە لە ناوەندی بڕیاردانە. ئەم بێمتمانەیە یعنی پرسیارەکەی سەرەتای من ئەوە بوو، ئایا لە سەرەتای دروستبوونی حیزبە ژن بە ضرورەت دەزانرێت یا لە مەحسڵەی کۆتاییە؟ حیزبەکان کە ئەگاتە ئەو قۆناغەی کە پێویستە پشکەکانی خۆی دابەش بکات، کە دەوڵەتداری دەست پێ بکات، کە جیهانی سیاست ببێتە زمانێکی بەرجەستەکراو لە خزمەتکردنی خەڵکە، جۆرێک لە پشتێکردن هەیە، بەڵکو جۆرێک لە بێبڕواییش هەیە بەرامبەر بە تواناکانی ژن. لێرەیە من باز لە ئەزمموی ئەوە ئەەکەم کە بەهۆی یاسای کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لە 2005 کە لە مادەی 13 باسی لە جێگیرکردنی مافی کۆتا کرد، ئەمە وای کرد کە ڕێژەی نوێنەرایەتیکردنی ژن لە پەرلەمانە زیاتر بێت. ئەگەر سێری خولی یەکەمی پەرلەمانی بکەیت، هەڵبەت پەرلەمانی کوردستان لە ساڵی 1992 هەمان خولی پەرلەمان بوو تاوەکو 2005 ژماری پیاوەکان 96 بووە، یعنی نوێنەرایەتیکردنی ژنتیایە زۆر کەم بووە، بەڵام دواتر زۆر بەڕاشکاوی کە ئەنجامی جێبەجێکردنی سیستەمی کۆتابینی لە دوای 2005ەوە بۆ ئەمە بۆ هەموو کەسانەیە کاڵێ کۆتا نەبێت ژن ئەتوانێت خۆی دروست بکات. تۆ گەر مۆقعی هەموو جونگە سەرەکیەکانی سیاسەت و حیزب بەدەستی پیاو بێ، مەسیر و چارەنووسی ژن بەدەستی کێیە؟ بەدەستی پیاوە. کەواتە بە بڕوای من ئەبێت تێڕوانینێکی ترمان هەبێ لە ڕووی قانونەوە بە یاسا مەدەنیەکان بە تەشریعات ژن بێنینەوە ناو کایی سیاسی، دواتر لە ڕێگەی کایی سیاسی وانەیە گەرزانیمان نوێنەرایەتیکردنی ژنان بە گونجاو نەبوو لە دوای 10 ساڵ جێبەجێکردنی سیستەمی کۆتا، ئەو کاتا توانین بڵین زۆر وڵات مەرجی داناوە لە سیستەمی کۆتاکەیە، ئەڵێت من بۆ 10 ساڵ بۆ سەقفی زەمەنی 10 ساڵ نیزامی کۆتا لە یاساکانمە بەکارهێنم تاوەکو ژن لەسەر پێی خۆی وەستێ. بۆی بۆ مەرحەلە بە بڕوای من کۆتا گرنگە، بەڵام لە خولی دووهەمی پەرلەمانەوە لە 2005 وانێ ژماری ژن بوو بە 23 ژن کە نوێنەرایەتی کردووە، لە خولی سێهەمی پەرلەمانە 37 ژنمان بەشداری کردووە. خولی چوارەمم لەلا هەبوو، بەڵام لەبەر ئەوەی کە هەندێک کەس بۆتە وەزیر و دەستی لە کار کێشاوەتەوان و ئەمانە و مەرجێکی هەیە لە یاسای کۆمسیۆنە کە هەموو سێ پیاوێک ئەبێ ژنێک بێت. یعنی ئالێرە من گەیشتمە ئەو ڕاستی کە بەڕاستی ئێشتاکە لە هەرێمی کوردستانە و لە دوای تەجروبەی 24 ساڵی دەوڵەتداری مافەکانی ژن تاکە زامن بووی یاسایە، نەک بیرکردنەوە سیاسیە ڕوت و بڵین چەقبەستوەکان کە ئەڵێت ئەبێ لە پێش هەموو شتێکەوانێ دەبێت ژن خۆی یعنی توانەکانی خۆی بخاتە ڕوو و پیاو لە ئەرزی واقعە توانای ژن ببینێ گونجاو بێ اینجا پۆستی بداتێ. نەخێر، چونکە لە تاریخی هەرێمی کوردستانە ژن لە شاخ خۆی سەلمان شان بەشانی پیاو، بەڵام کە هاتینە سەر تەجروبەی دەوڵەتداری کەواتە بەتەنها قەراری سیاسی لای پیاوەکان نابێ بڕیاری یەکەم بێ، بەڵکو ئەبێ قانون پشتیوانی گەورە بێت بۆ ژن. بە بڕوای من ئەگەر بە قانون یعنی هەندێک ماف بۆ ژن دەستەبەر نەکرێ، بە بڕوای من زۆر لە دواتر ئەبێت، چونکە کێشەکە ئەوەیە زۆربەی ئەوانی کە لە سەرکردەی سیاسیان هەڵبەتە من واقعاً داتا لە بەردەمانە هەیە، خۆیان لە زهنیەتی خۆیانە بڕوایان بە توانای ژن نییە و بە دوو قیاسی جیاواز معاملە لەگەڵ ژنا ئەکەن، لە کاتی زەڕورەتەکانە پەنا دەبن بۆ ژن، لە کاتی پۆست تەوزیعکردنە توانای ژن ئەچێتەوە ژێر پرسیار.
بۆیە ژن کاتیەوە هاتووە کە لەمە دووە بە پرسیارەوانێ بەشداری هەڵبژاردنەکان بکە لە هەرێمی کوردستانە مەرجی خۆی هەبێت تەنها پێش پرۆسەی دەنگدانیش چونکە لە پرۆسەی دەنگدانە ئەرکێکی گەورە ئەکەوێتە سەر ژن کە بچێت دەنگ بدا بە سەرکردەکان و دەنگ بدا بە حیزبەکان بەڵام دواتر لە دابەشکردنە لە بەداخەوە لە تەجروبەی تەنفیزیشە لە حکوومەتی هەرێمە ئەبینی بۆ ئەم کابینەی کە جێگای شەرمە تەنها یەک ژنمان هەبوویش کە شەقام جوڵە ژنێکیاندانا جناوەکوتر لە مەحسڵی کۆتای پیا و هەموو پۆستەکانی لە بینی خوانە دابەش کرد ینی پرسیارەکە ئەوەیە تاوەکو کەی پۆز بدرێ بە ژن لە ئەنجامی جوڵاندنی شەقام کە من زۆر ڕاشکاوانە بۆ بەڕێستانم عرض کرد کە تەجروبەی هەرێمی کوردستان و پێگەی بڕیاردانی ژن جێگای بەغیلی نییە لە هەرێمی کوردستانە کارێکی زۆر ماوە کە تیای بکەین و هەڵبەتا وشیاری و ئاستی معریفەی ژنانی ناوچەکانی تریش لەم هەرێمەیە لە کاری ڕێکخراوەی یا کاریگەری گەورەیانە بێ کە پشتیوانمان بن بۆی کە زۆرترین شت بەرینە ژن ببینە پێشەوانی و ڕۆڵێکی گەورەیان هەبێت سوپاستانەکەم سپاس بۆ ئاشتی خان ئیسش داواکەین لە کاکسۆران فەرمێ بۆ باسکردنی تەورەکەی سەرەتا زۆر خۆشحاڵم ئەوڕۆ لە خزمەت ئێوەدا و هەروەها خۆشحاڵم لە خزمەت دوو خانمی تێکۆشەر خاتون نەرمین عوسمان کە بۆ خۆی و بنەماڵەکەیەکی لە بنەماڵە تێکۆشەرەکان و دیارەکانی بزوتنەوەی کوردایەتین چ لە سەردەمی شار و لە چ سەردەمی شاخ و ئەزمونێکی گەورەی لە کابینەیەک لە دوایەکانی عێراق و هەرێمی کوردستان هەیە و ژنێکی ناسراوە و خاتو ئاشتی عەزیزیش کە لە خولی پێشووی پارلەمانی کوردستان ئەندامی پارلەمان بۆ وەژنێکی دیارە لە بواری چالاکی ژنانە بەناوی خۆم و سەرکردایەتی کۆمەڵە و بەناویەوە شەوە جارێتر بە خێراتنیانەکەم و پیرۆزبایی 8 مارسیش لە ئێوەکە دیارە بەتایبەت باسەکەی من کە لەسەر مەسەلەی یاسا و مافەکانی ژنانە بەشێک لەوانە خاتو ئاشتی عەزیز ئیشارەی پێکرد بۆیە من ڕەنگە هەر وەک تێپەڕم بەسەریە لە دەوڵەت قانونی ئەساسیە بڵین دەستور بەرزترین قانونی باڵایە و تعریفی هەموو دەسەڵاتەکان و هەموو ماف و ئازادیەکانەکە و قانونی ئەساسی کە بەرزترین قانونی دەوڵەتە لێرەوەیە کە یاسا عادیەکان و ڕێنمایەکان و یاساکانی تر لەژێر ڕۆژنایی قانونی ئەساسی کە دەسەڵاتەکان لە یەکجیا ئەکاتەوە و ماف و ئازادیەکان دیاریەکە ڕەنگەداتەوە بۆ دەرەچێت و لە هەمان کاتە خودی قانونە ئەساسیەکانیش لە دەوڵەتێکەوە بۆ دەوڵەتێکی تر جیاوازە و شێوەی سیستمی سیاسی بۆ خۆی کاریگەری لەسەر ماف و ئازادیە گشتیەکانەیە و لەسەر جۆری یاساکانی تر هەیە کە لە چوارچێوەی قانونی ئەساسیە دواتر لەلایەن پارلەمانەوە دەرەچێت بۆیە جۆری سیستمی سیاسی جۆری ئەو ڕژیمە سیاسی کە لە دەوڵەت لەسەرکارە پەیوەندی هەیە بە ماف و ئازادیەکانەوە و پەیوەندی هەیە بە بنەماکانی ژیانی ئەو کۆمەڵگاوە و لە هەمان کاتە پەیوەندی هەیە بە خودی مەسەلەی مافی ژنانیشەوە قانون چییە؟ ئێمە دەبێت و تعریفە بکەین بۆ مهمە مافەکانی ژنان لە قانونە جێگیر کرێ و قانون نەتوانێت چی هێزێکی هەبێ و چپاڵ پشتێکی مافەکانی ژنان بکە و ژنان لە ڕێگەی قانونەوە ئەتوانن چ ڕۆڵێکیان هەبێت یاسا و پێناسە یاسا ئەوەیە کە کۆمەڵی بنەمای گشتیە کە کاروباری ژیانی کۆمەلگا ڕێخاوە ئەو چوارچێوە کە بۆی دیاریەکە دەبێت تاقەکانی ئەو کۆمەلگا لەو چوارچێوەیەدا هەڵسوکۆت بکەن و هەر لادانێک لەو چوارچێوە گشتیانە کە یاسا دیاری کردووە سزای هەیە کەوا بوو مەسەلەی سزایەکێ لەو لایەنە گرنگانەی یاسایە کە هەر کەسێک لەو چوارچێوە دەرچوو سزا وەرەگرێت و ئەمە سەقامگیریە لە هەموو بوارە جۆرە و جۆرەکانەدا بە ژیانی کۆمەلگا وەک لە سەرەتایشە باسم کرد خودی مافەکانی ژنان پەیوەندی بە ئەو جۆرە سیستمە سیاسیەوەیە کە لەسەر کارە لەبەرەوە لە ئەو سیستمە سیاسیە پێشکەوتوانە و لەو سیستمە سیاسە دواکەوتوانە تەناقوزی گەورە لەسەر مەسەلەی مافی مرۆڤ بەگشتیوە لەسەر مافی ژنان بە تایبەتی هەیە و ئەو دەوڵەتانەی کە یاساکانیان پێشکەوتووە و بنەماکانی مافی مرۆڤ و ئازادیە گشتیەکان لە بەرچاوەگرن ئەو دەوڵەتانن کە جیاکاری یا جیاوازی لە نێوان ژن و پیاو دەنن ئەوان وەکو ئینسان و کۆمەڵە پرینسیپی گشتی و ئازادی گشتی هەیە بۆ ژن و پیاو بەرامبەرە و یاسا بەرامبەر هەمووان بەرامبەر یاسا بەرامبەرن و لە هەمان کاتیشە هەمووان بەهرەمەندن لە مافە یاسایەکان بە شێوەیەکیان یعنی کەوا بوو جیاوازیەک لە نێوان ژن یا پیاو
لقانون پێشکەوتوەکانە و لە قانون ئەساسیەکانە کە سیستمە سیاسیەکانە لەسەر ئەساسی دیموکراسی لەسەر ئەساسی پرینسیپی ڕێزگرتن لە مافی مرۆڤ و ئازادیە گشتیەکانە نییە و لە قانونە دواکەوتوەکانە بە تایبەت وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە کەونەم چوارچێوەوە بنەمای سیستمە سیاسیەکەیان کاریگەری گەورە لەسەر مافەکانی مرۆڤ بە گشتی و لەسەر مافی ژنان بە تایبەتی داهەنە. وڵاتێکی وەکو سوید وڵاتێکی پێشکەوتووە و کابینەیەک لە دوایەکەکان حتا بە پێی یاسا دیاری کراوە کە دەبێت نیوەی زیاتری نیوە بە نیوەی کابینە کە حکوومەتی داراکە دەبێت لە ژن بێت لە ئاکامی بەهێزبوونی سیستمی دیموکراسی و پرینسیپەکانی مافی مرۆڤ لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا ڕاوێژکاری گشتیە وڵاتێکە ئەنگێلا مێرکل لە ژنە یا لە وڵاتێکی وەکو ئوسترالیا سەرۆکوەزیرانەکەی ژنە حتا لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا وەزیری بەرگری کە ئەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە کارەسات لە قەڵەمەدرێ ئەگەر وەزیری بەرگری ژن بێ وەزیری بەرگری حکوومەتێکی گرنگی وەکو ئەڵمانیا کە گەورەترین دەوڵەت و بەهێزترین دەوڵەتی اتحادی ئەوروپایە چییە ژنێکە و ئێمە دەبینین تواناکانیشی لە ڕادەبەدە بەڕاستی کەوا بوو لە سایە یاسا پێشکەوتوەکانەوە ژنان نەتوانن ممارسەی دەسەڵات مافەکانی خۆیان و حتا ڕۆڵی خۆیان لە کۆمەلگا بکەن و تواناکانی خۆشیان نیشانە دەن کە زۆر جارێ ڕەنگە لە پیاوانیش زیاتر بن. بەڵام ئەگەر باسەکەمان بینینەوە سەر وڵاتە دواکەوتوەکان کە وڵاتانی وەکو ئێرانە عێراقا وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگرێتەوە ئەبینین هەر لە قانونی ئەساسیەوە چ زوڵمێک لە ژنەکرێ و قانونی ئەساسیە بڵێن دەستور سەرچاوەی هەڵاواردنەوە سەرچاوەی جیاوازیدانانەوە سەرچاوەی پێشلکردنی بنەما گشتیەکانەوە بنەمای مافی مرۆڤە کە لە هەمان کاتیشە مەسەلەی ژن ئەگرێتە خۆ. بەداخەوە سیستمی سیاسی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سیستمهای گەندەڵ و دواکەوتون و تێکەڵ کێشی ئەم سیستمە سیاسیە دواکەوتوانە لەگەڵ دین و لەگەڵ مەسهەب و لەگەڵ دواکەوتی و لەگەڵ عرف و عاداتی کۆمەڵگا بۆتە کۆتێک و بۆتە مەترسیەکی گەورە بۆ سەر ژیانی ئینسانەکان بەگشتی و لە هەمان کاتە ژنان زۆرترین خەساریان لە ئاکامی ئەم ڕژیمە سیاسیانەوە بینیوە و هەمیشە پراوێز خراون و هەمیشە قوربانی دەستی ئەم جۆرە سیستمە و ئەم قانونانە بوون کە بوونەتە کۆتێک و لە دەستوپێی ژنان گیراون و پێی قانون بەشێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ژنیان لە دەنگدان بێبەش کردووە و حتا ژنیان لە پۆستە باڵاکانی دەوڵەت دوورخستوتەوە. بۆ نمونە ئەگەر ئێمە سەری قانونی ئەساسی ئێران بکەین دەستوری ئێران بکەین سەرچاوەی دیارە خودی دەستوری ئێران دەستورێکە کە لەگەڵ بنەماکانی دیموکراسی نایەتەوە لەگەڵ بنەماکانی پرینسیپی مافی مرۆڤ و دیموکراسی و ئازادی گشتەکان نایەتەوە دیموکراسی ڕێزگرتن فرەچەشنی بە هەموو شێوەیەک لە قانونی ئەساسی ئێرانە غایبە. ئەم دەستورە لەگەڵ ژیانێکی پێشکەوت و خوازانە کە هەمووی کەرامەت و احترامی مرۆڤەکان بەبێ جیاوازی لەبەرچاو بگرێ نایەتەوە و لە هەمان کاتیشە ئەگەر سەیری ئەم دەستورە بکەین سەرەتایەکە بۆ پەراوێزخستن و سڕینەوەی مافەکانی ژنان و لە قەڵەمدانی ژن وەکو ئینسانی دەرەجە دوو دەرەجە سێ. قانونی ئەساسی ئێرانە دەستوری ئێران ئیشارە بەوە ئەکا کە ئەو کەسەی دەبێت بە سەر و کۆمار لە ئێرانە دەبێت پیاو بێ کەوا بوو بە شێوەیەکی ڕاستەوخۆ ژن ناتوانێت پۆستی سەر و کۆمار یا پۆستی سەرۆکی پارلەمان یا پۆستی باڵایتر لە دەوڵەتا وەرگرێت. کەوا بوو ژنان بە پێی یاسا دوورەخرێنەوە ژنان بە پێی یاسا بە ئینسانی دەرەجە دوو لە قەڵەمەدرێن و بە زەعیفە و بەلاواز لە قەڵەمەدرێن. بنەمایەکی تری ئەم سیستەمە بنەمایەکە لەسەر ئەساسی شەریعەت و لەسەر ئەساسی مەذهب و لەسەر ئەساسی ویلایەتی فەقیه بەڕێواچێ و ئەمەش خودی خۆی کە یاساکانی تر لە ژێر ئەساسی ئەمە دەرەچن ژن بە ئینسانی دەرەجە دوو و ژن بە زەعیفە و حتا لە مەسەلەی زەواج تەلاق یاساکانی دیکەدا ژن بە ئینسانی دەرەجە دوو لە قەڵەمەدا. کەوا بوو زۆر جارێک قانون ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی ژنان دوورخرێنەوە و بۆ ئەوەی لە هەمان کاتیش بێتە هۆکارێک بۆ ئەوەی ژنان بەتایبەت لە پرۆسەی سیاسی و لە پرۆسەی بنیادنانی کۆمەڵگا بەشداریان پێ نەکرێ. ڕەنگە پەیوەندی بەوە هەبێ ئایا یاسا دەتوانێت ئەمە چارەسەرکایە بۆ گۆڕینی ئەم جۆرە لە ئەوەی کە ژنان بتوانن ڕۆڵی گرنگتریان هەبێ و بەشداری ڕاستەقینە بن لە پرۆسەی سیاسی ئابووری بازرگانی کۆمەڵایەتی گۆڕینی فەرهەنگ پێویستە. فەرهەنگ و کلتور عادات و تەقالید بەشێکی دانەبراون لە ژیانی هەر کۆمەلگایەک و بەتایبەت لە وڵاتە دواکەوتوەکانە ئەمانە ڕێگریەکی گەورن لە بەردەم پێشکەوتن و لە بەردەم دیموکراسی و لە بەردەم فرەچەشنی و لە بەردەم بیرکردنەوەی ئازاد. ئایا دەوڵەتانێک کە گیرۆدەی دەستی ئەمن ئایا پێویستە کار لەسەر ئەوە بکرێت کە ئەم فەرهەنگانە بگۆڕێ؟
ئایا کە ئەم فەرهەنگ و جۆرە بیرکردنەوە گۆڕان جۆرە تێڕوانینە ئاینیانە کە تێکەڵ بوون بە فەرهەنگ و کولتوری بوونەتە بەشێک لە عروف لە ژیانی کۆمەلگایە ئەمانە گۆڕا ئەتوانێت دەرفەتی زیاتر بۆ ژنان بکرێتەوە یا ئەوە یاسایە ئەتوانێت پاڵپشتی مافەکانی ژنان بێ و ئەتوانێت بەشداری ڕاستەقینەی ئەوان و دەرخستنی تواناکانی ئەوان لە پرۆسەی ژیانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی کۆمەلگا دیاری بکە. گۆڕینی فەرهەنگ و کولتور شتێکی ئاسان نییە و مەسەلەی کولتوری پێشکەوتو و فەرهەنگی پێشکەوتوی وڵاتێک بە وڵاتێکی تر و گواستنەوەی ئەمە شتێکی ئاسان نییە و کاتی ئەوێ و قبولکردنیشی لەمپەڕی گەورەی لە بەردەمدایە. لەمپەڕی گەورەی لە بەردەمدایە بەو شێوەیە کە لە گۆڕینی فەرهەنگ و کولتورە پێویستە میدیایەکی بەهێزە بێ، پێویستە ئەحزابی پێشکەوتووە بن، پێویستە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بەهێز بن، پێویستە نەسڵێک یا جیلێکە بێ کە جیلێکی ئازاد بێ و لە هەمان کاتە ئەم هەموو گۆڕانکاریانش لە حاڵەتی خۆیان کاتی پێویستە. کەوا بوو لە حاڵەتێکە کە فەرهەنگی دواکەوتوو، کە کولتوری دواکەوتوو، کە عرف و عاداتی دواکەوتوو ئەبنە بربەز لە بەردەم پێشکەوتنی ژنانە، ئایا ئەو ڕێگا چییە کە دەبێ ئێمە پەنای بۆ بین بۆ ئەوەی ژنان پەراوێز نەخرێن و ژنان لەم چوارچێوەی کە بۆیان دانراوە لە فەرهەنگ و عادات و عرفی کۆمەلگا بتوان پێشکەون و توانە ڕاستەقینەکانی ئەوان دەربخرێن. ئەمە تەنها شتێکە کە ناوی یاسایە و پشتیوانی یاسا و یاسایشە یاسایەک ناکە کۆماری ئیسلامی ئێستا دایناوە بۆ ژنان. یاسا پێشکەوتەکان ئەتوان گرنتی بەشداری پێکردنی ژنان و دەستەبەرکردنی مافەکانی ئەوان بن. نمونەیەم قسانم ئەوەیە کە لە هەرێمی کوردستان وەک خاتو ئاشیش باسی کرد ئێستا سیستمێکی کۆتا هەیە کە لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراقەوە دانراوە سەدا 25 کورسیەکانی پارلەمان بۆ کێیە؟ بۆ ژنانە. هەر لیستێکی سیاسی کە ئەوێ بەشداری هەڵبژاردن بکات دەبێت ئەو لیستەی کە ئاراستەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکاریەکە دەبێت سەدا 25 کاندیدەکانی لە 25 کەمتر نەبێت زیاتریش بێ کێشە نییە، دەبێت ژن بێ. ئەگەر هاتو ئەوەشی دیاری کردووە سەدا 25 ئەو کەسانەش کە دەشنە پارلەمان دەبێت هەر لە ڕەگەزی ژن بێ. کەوا بوو بە پێی یاسا سەدا 25 ژنان دەشنە پارلەمانەوە و لەوێ ممارسەی ژیانی سیاسی و توانەکانی خۆیانەکەن و لێرەوەیە کۆمەلگا توانای ئەوان و هێز و کاریگەریەکانی ئەوان ئەبینێ. بەڵام هەر دەبینین لەبەر بۆ حیزبێکی سیاسی ناتوانێت ئەمە پەراوێز بکات. لەبەرەوە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان سزای ئەو حیزبە سیاسیەدا کە سەدا 25 نییە و لیستەکەی ناتوانێت بەشداری هەڵبژاردن بکات. کەوا بوو یاسا لەلایەکەوە پشتگیری ژنانەکە و لەلایەکەوە سزای داناوە بۆ حیزبێکی سیاسی کە ڕێگری لێەکە لە هەڵبژاردنە ئەگەر سەدا 25 لیستەکەی ژن نەبێ و ڕەدیەکاتەوە. کەوا بوو لێرەدا یاسایە پاڵپشتی ژنەکەوە تواناکانی ژنان پاڵپشتێکە بۆ ئەوەی بتوانن لە مەیدانی ڕاستەقینە توانەکانی خۆیان دەرخەن و کۆمەلگایش ئەمانە ببینێ. و لە ئاکامی ئەمەیە ئێمە بینیمان لە هەرێمی کوردستانە لەو دەرفەتەی کە ڕەخسا ژنانێکی زۆر چوونە پارلەمانەوە و توانای ڕاستەقینەی ژنانمان بینی کە لە هەڵبژاردنەکانی داهاتووە خۆیان کاندید کردەوە پێویستی بۆش ناکرد کە ڕیکلام بۆ خۆیان بکەن، توانەکانی ئەوان بۆ جێی سرنج و توانەکانی ئەوان بۆ جێی بووە سوژەیەک بۆەوەی کۆمەلگا پشتیوانی لە توانەکانی ئەمان بکە. و لە ئاکامی دەرخستنی توانەکانی خۆیان لە هەڵبژاردنەکانی پێشوە لە هەرێمی کوردستان بینیمان ژنانێکی زۆر بەبێ سیستمی کۆتای چوونە پارلەمانەوە لە پیاوان زیاتر دەنگیان هێنا. کەوا بوو یاسا ڕێگایەکە کاتەوە کە لەلایەکەوە دەست بە فەرهەنگ و عرف و عادات هەنا و لەلایەکەوە دەواازەیە کاتەوە بۆ ئەوەی کە یاسای بەو یاسانە دەرەتانی ڕاستەقینە بۆ ژنان بکاتەوە. بەڵام دقیقا ئەمە ئەبینین لەگەڵ تەشکیلکردنی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە بە حکمی ئەوەی یاسایەک نییە کە پاڵپشتی لە ژن بکا بۆ ئەوەی بێ بە وەزیر حیزبە سیاسیەکان حتا تۆ چاولێکە. ئێمە باز لە فەرهەنگی دواکەوتوی کۆمەلگاکەن کە ڕێگرێت لە بەردەم ژنان. حیزبەکان کە پێشڕەوی کۆمەلگان و داینەمەی گۆڕانکارین لە کۆمەلگاوە ئەوانە ئیدارەی وڵاتەکەن ئەبینین لە نەبوونی یاسایەکە ئەو هەلا ئەقۆزنەوە ژنان لە کابینەی حکوومەتی هەرێمە تەناژنێ وەک ئاشتیخان باسی کرد بە فشاری شەقام ژنێکە بێ بە وەزیر. بەڵام ئەگەر یاسایەکی شەبایە بیوتە سەدا 30 کابینە یا سەدا 50 کابینەوە کۆی لە سوید هەیە دەبێ وەزیرەکانی ژن بن، ئەو کاتە پاڵپشت بوو و حیزبە سیاسیەکان دەکرا کۆمەڵێکی ژنی بەتوانە ببنە کابینەکەیانەوە و توانای ڕاستەقینەی ئەوان لە بواری ئیدارەکردنی دەوڵەتداری و حکوومەتداریە بخەنە ڕوو. نەبوونی یاسا و نەبوونی پاڵپشتی یاسایە ئەوەیە حتا حیزبێکی سیاسیش کە خۆی بە پێشڕەوی کۆمەلگادانە ئامادە نییە ئەو بوارە بە ژنان بدا
بەداخەوە ئەمە ژەگرێتەوە بۆ ئەو فەرهەنگە بۆ ئەو جۆرە تێڕوانینە کە لە مەسلەی ژنە لە کۆمەلگای دواکەوتووە هەیە و لە کۆمەلگای کوردستانیش بە دەرنەمووە لەم باسە. ئەگەر چی کات پێویستە بۆ گۆڕینی فەرهەنگی کۆمەلگا و حیزبە سیاسیەکان و ئەرکی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و میدیا ئەوەیە بەردەوام کات لەسەر ئەمە بکە و هاوکات لەسەر پارلەمان و لەسەر دەسەڵاتی سیاسی دەبێت بەردەوام یاسای گونجا و یاسای باش دەربکە بۆ مەسلەی ژنان و بوارەکانی دیکەی کۆمەلگا بۆ ئەوەی هەموو تاکێک و لەوانە ژنان بتوانن ئیرادەی ڕاستەقینەی خۆیان و تواناکانی خۆیان دەرخەن لە هەمان کاتە مەسلەی خودی ژنانیش لە بەشداری ئەوان بە شێوەیەکی ڕاستەقینە و هاتنە مەیدانی ئەوان لە پێشخستنی داواکاری خۆیان لە هەمووی مهمترە. یەکێ لەوانە کە دەبێت ژنان بیکەن مەسلەی ئازایەتی خۆیانە لە چی لە ڕووبوونەوە لەگەڵ چی لەگەڵ هەر دەسەڵاتێکی سیاسی کە مافی ئەوان پێشیر بکە. خۆڕاگری ئەوانە بەرامبەر بەچی بە عورف و عاداتی کۆمەلگا و ئەو عورف و عادەتە دواکەوتوانەی کە ئەوان بە زەعیفە و بە لاواز نیشانەدا. سێهەم هاتنە مەیدانی ڕاستەقینەی ئەوانە بۆ دەرخستنی توانەکانی خۆیان و لە هەمان کاتە هاوکات لەگەڵ ئەمەش حیزبی سیاسی وەکو میکانیزمێک کە دەسەڵاتی سیاسی بەدەستەواگرێ و ململانی لەسەر ئەوواکە نابێت کێ پشتگوێخوا نابێت توانەکانی ژنان پەراوێز بکە و دەبێت بەردەوام مەسلەی ژن و تێڕوانینی ئەو بۆ یاسای پێشکەوتو و پاڵپشتی داواکاریەکانی ژنان بەشێک بێت لە ئەجندای کاری خۆی. من پێم خۆشە تۆزێ بگەڕێمەوە بۆ دووە و ئیشارە بە مەسلەی خاتو ئاشتی باسی مەسلەی ئەحزابی کوردستانی عێراقی گرم پێم خۆشە لەم دەرفەتە کەڵ گۆرگرم بگەڕێمەوە بۆ مەسلەی ئەحزابی کوردستانی ئێران و ئیشارەیەک بە مەسلەی کۆمەڵە لە پەیوەندی لەگەڵ ژن و ئەو جۆرە لە فەرهەنگ کە هێنایەکایەوە لە خەباتی ڕزگاری خوازیگەری کورد لە کوردستانی ئێران ئیشارەیەک بکەم. لە دوای ئینقلابی 79 لە ئێران و هاتنە سەرکاری دەسەڵاتی خومەینی و سەپاندنی ئەو یاسا دواکەوتوانە کە تا ئێستاش کۆمەلگای ئێران و خەڵکی ئێران بەدەستیەوە ئەناڵێنن کۆمەڵە وەکو حیزبێکی سیاسی لەو کاتە بۆ یەکەم جار لە مێژووی خەباتی ڕزگاری خوازی لە هەر چوار پارچەی کوردستان ژنی هێنایە مەیدان و ژنی چی کرد؟ ژنی چەکدار کرد و ژنی کرد بە سمبولی خۆڕاگری و ژنانی کوردستانی ئێرانیش بە هاتنە مەیدانیان چ لە بواری سیاسی چ لە بواری خەباتی چەکدارانە حەماسەتی گەورەیان لە مێژووی ڕۆژهەڵاتە خوڵقاند. ئەو کاتە کە کۆمەڵا ئەعلانی ئەوەی کرد کە ژن بەشێکی گرنگە لە کۆمەلگا و بەدەبێت بەشدار بێت لە پرۆسەی سیاسی و لە پرۆسەی کۆمەڵایەتیە ئەو کاتە عورف و عادات گۆڕانکاری وەکە ئەو گۆڕانکاری لە 36 ساڵی ڕابردووە بەسەریاتوە ناتبوو. کۆمەلگای ئێران کۆمەلگایەکی داخراو بوو و حتا کۆمەلگای کوردستانیش بەدەست هەندێک کۆتوبەندی گەورەوە دەیناڵان و مەسلەی ژن فرامۆشترین پرسی کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان و حتا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو. بەڵام حیزبێکی سیاسی بە پەیامێکی تازەوە بڕیاریدا کە ژنان وەکو بەشێکی گرنگ لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتیە وەکو بەشێکی ڕاستەقینە لە تواناکانیان ئەگەر سوود وەربگیری ئەتوانێت گۆڕانکاری گەورە دروست بکە و کۆمەڵە لەم لە حازەوە توانی بەشێک پاڵ بە فەرهەنگی دواکەوتوانەوە بنا و لە هەمان کاتە ئازادەتێکی بێوێنەی لە تاریخی خۆیان و لە تاریخی بزوتنەوەی ڕزگاری خوازیگەری کورد لە کوردستانی ئێران کە تەسیرەی لەسەر پارچەکانی تریشە بوو تۆمار کرد. کاک نەوشیرۆ مستەفا لە بیرەوەریەکانی خۆیان ئەنووسی ئەڵێ ئێمە زۆر لە کۆمەڵی ئێران چەپتر و مارکسیستر بوون بەڵام ئێمە تا ئەو کاتیش نەمانەوێرە خەڵک چەکدار کەین بەڵام بە هێنانی کۆمەڵە بە هاتنە مەیدانی کۆمەڵەوە چەکدارکردنی ژنان ئەو کادرەتانی زیاتریش کرایەوە بۆ ئەوەی ژنان لە باشووری کوردستان بێن و ئەمە بوو بە مۆدێلێکە لە پارچەکانی تریش کە ئێستا حەماسەتەکانی خۆڕاگری ژنان و هێزی چەکداری ژنان لە پارچەکانی کوردستان ڕوبەڕووبوونەوەی ئەوان لەگەڵ هێزە تونڕەوەکانە ئەبینین و باسکردن و خۆڕاگری و ڕووسورانە ڕاگرتنی دیفاعکردن لە کەرامەتی ملەتێک لەلایەن ژنانی کوردەوە چ لە کۆبانی چ لە کوردستانی عێراق و لە پارچەکانی تریش بۆتە سەردێری هەموو میداکان و هەموو میداکانی جیهان سەرسامن بە ئازایەتی
ژنی کورد ئەم دەستکەوتە کە من ویستم باسی بکەم کۆمەڵەوەکو حیزبێکی پێشڕەو لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد هێنای و دوای ئەوە ئەم دەواازە کرایەوە بۆ ژنان وە کچانێکی زۆر ڕوو لە مبارزەی سیاسی بکەن و داوای عەداڵەتخوازی بکەن و داوای یەکسانی خوازی بکەن و لە مێژووی ڕزگاری خوازی گەلی کوردیشا زۆر نەو ژنانەی کە بە گیانی خۆیان توانیوانە لاپەڕەی زێڕین بنەخشێنن و توانیوانە بۆ داواکاریەکانی خۆیان کۆڵ نەدەن و زیندانی بکێشن و حتا ڕوبەڕووی سێدارە دان و گیانفیدایی ببنەوە بۆ ئێمە بەستم ئەوەی زۆر جار حیزبێکی سیاسیش لە سەرەتی ئەرکێتی کە پێشڕەوی کۆمەلگایەکەکە و ئەوێ ئەم کۆمەلگا بەرەو ئاڵوگۆڕ باوە ئەوێ ئەم کۆمەلگایەکی پێشکەوتوو بێ و لەگەڵ پرینسیپەکانی مافی مرۆڤ و لەگەڵ مەسەلەی ئازادەگەیشتەکانە بێ پێویستە ئازادی لە خۆی ببینێ بۆیە من تەکید لەسەرەوە ئاکەمەوە ئەرکی ئێمە وەکو چالاکی سیاسی وەکو مەدەنی وەکو هەر تاکێک لەم کۆمەلگا ئەوەیە کە لە حیزبەکانی خۆشمانەوە ئەو ئازادیە جارێتر نوێکەینەوە بۆ ئەوەی بتوانین زۆرترین دەرفەت بۆ ژنان بکەینەوە کە تواناکانی خۆیان دەرخەن و بتوان بەشدارێکی ڕاستەقینە بن لە پرۆسەی ئیدارەکردنی کۆمەلگا من جارێکی تر ئەمەوێت تەکید لەسەر ئەوە بکەمەوە بە یاسا فەرهەنگەکان و عادەتەکان و عورفەکان ئەگۆڕێن یاسا ئەتوانێت زامنکردنی مافی ڕاستەقینەی ژنان و هەر تاکێکی تر بێت لەبەرەوە وەک باسم کرد بنەمای یاسا ئەوەیە کە سزای تایە هەر شتێکی سزای تیا بوو کۆمەلگا ناتوانێت ڕوبەڕووی بوەستێتەوە ولا هاوکات لەگەڵ یاسا ئەرکی حیزبی سیاسیە ئەرکی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە ئەرکی میدیایە ئەرکی چالاکانی ژنانە هاوکات کار لەسەر هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگا بکەن و کار لەسەر گۆڕینی ئەو کلتورە بکەن کە ژن وەکو ئینسانی دەرەجە دووە بینێ و ژن وەکو لاوازە بینێ و پێی وایە ژن ناتوانێ کارکتەرێکی ڕاستەقینەی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و حتا بازرگانی و ئابووریش بێ من لەوە زیاتر سەرتان نایەشێنم وەجارێکی تر پیرۆزبایی 8 مارسان لێ یەکەم و هیوادارم هەمومان بتوانین لە پێناوی کۆمەلگایەکی یەکسانی خواز و لە پاڵپشتی ئەوەی کە کۆمەلگاکەمان بەرەو پێشکەوتنی زیاتر بین پارێزەری ڕاستەقینەی مافەکانی ژنان و هاوکاری ڕاستەقینەی خەباتیێوان بین جارێتر سوپاس